سپاسان بەیانیتان باش زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان بەخێر بێن. ئەم سیمینارە سیمیناری چۆنیەتی نووسینی گران چییە و بۆچی باشە بۆ بەڕێستان. یەکێکە لە زنجیرە چالاکیەکانی پرۆژەی تۆڕی کەلەپوری کولتوری سەر بە گروپی توێژینەوەی کەلەپوری کولتوری دیجیتاڵی بمان بوون. ئەزام زۆرە خۆشمان معاناتمان هەیە لەگەڵیە کە سەر بە سنتەری توێژینەوەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە. پرۆژەی تۆڕی کەلەپوری کولتوری پرۆژەیەکی فەندکراوی بەریتانیا کە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی لەستەر و زانکۆی ڕێدینی بەریتانیا پرۆژەکە ئەنجام ئەدەین. پرۆژەیەکی ساڵەکە فەندی نزیکی 100,000 پاوەنی وەرگرتووە و بە فەندی تۆڕی نەهرێنی سەر بە زانکۆی UCL بەریتانی. ڕاستەکەی ئەوەی باو بڵم یەکێکە لەو هۆکارانی ئەمڕۆ من هاتوومەتە سەر مەناسەی باسکردنی ئەو ئەزمونانەیە. طبعاً لەم سیمینارە حەزەکەم بەوە بەرچاوڕوونی بەڕێستان تەرکیزە خەمە سەرەوەی ئەساسیاتی فەند چییە، گرانت چییە، کە گرانت و فەند عادەتەن بڵین جەریە بە ناوی جیا بەکارێ هەیەڵێ یانی پارەکەی یانەڵێ ینی وەری گرتووە والحاصل ینی یەکێک ئەگرێتەوە بە مەفهومی ئەوی پارەیەک من حەیەک لە شوێنێک وەرەگری بەکارێنی بۆ پرۆژێک چییە بڵین ئەوە و زائیدەن تەرکیزەکەی کەشی لەسەرەوەی بۆ گرنگە بۆتان لە بەرەوەی سیمینارێکە سەعاتێکە چکە عالەمی فەند خۆی لە خۆیان بەحرێکە بەس ئینشەڵا بەم زوانە هەر یەکسەر بڵین لە ماوەی چەند هەفتەیەکە وەرکشۆپێک لەسەر ئەوەی چۆن فەند بنووسی ینی بە نموزەج کە تیا باسیەکەین کە ئەکرێت لێرا بەس ئەساسیاتەکەی باسەکەین. طبعاً سەبەبی ئەوە وەکو باسم کرد نووسینی گران با ئێستا بڕۆینەوە سەر ئاوکۆڵە هەر ئەساسیاتی بابەتێک ئێ بەڕێستان مامۆستان یاخود کەسێکی پیشەین لە ڕێکخراوەکان یاخود لە دایرەیەکی حکوومەتا ئیشەکەن تۆکە ئیشەکەی لە شوێنێکە ئیشەکەی عادەتەنەوە شوێنە ئەجندا و پلانی خۆی هەیە و پرۆژەی خۆی هەیە و تەرکیزی خۆی هەیە ئەو ئیشانەکەی کە ئەو شوێنە لە تەرکیزی ئەو شوێنایە بەڵام ئەی چیەکە گەربێت و ئیشێک قەرار بێ پرۆژەیە بکەی لە دەرەوەی ئەجندای عکەویات ئەجندای ئەو ڕێکخراوەیە ئەجندای و پیشەیە ئیشیتیاکە یا ڕەبتی هەبێ بە ئەجندای ئەو بەڵام پارەت بۆی نەبێ فکرەیەکی هەیە کە ئەتوانی بیکەی بە پرۆژەیەک چیەکەی بۆی عادەتەن یاوە تا بێ خوب چی پارە بی وایە یاوە تا بڕۆی لە شوێنێکی وەرگری بەڵام خۆشمان نەزانین هەر شتێک باسی پرۆژەی تیا هاتووتمان شتێک بوو بە پرۆژە فکرەیەک بکەی بە پرۆژە چی ئەوێ مەسادری ئەوێ سەرچاوەیەوێ ئەو سەرچاوانش کە خۆی بینێنێتەوە لە چیات لە سەرچاوی مرۆیی لە سەرچاوی کات بە مەفهومی کات تەوێ وەقت تەوێ بۆ ئەوەی تۆ ئیشە ئەنجام بی و چی سەرچاوی دارایی زۆر کەس هەیەڵێن بەخوا سەرچاوە دارایەکە بیوانەی کە مشکیلە نییە بە مەفهومی هیچ ئەتوانی پارە بی خەڵک تەعین کەیت ئیشەکە بۆ بکە کام کاتە بۆ ئەگەڕێتەوە هەم ئەتوانی سەرچاوی مرۆی پێدابینکە ینی خەڵکی پێتەعینکی لەو لایەنەوە کەواتە فەند پارە بودجە زۆر گرنگە بۆ بتوانی قدرەوەی کە تۆ بتوانی فکرەیەک هەبێ بیگەێنی بە پرۆژەیەک و بە نەجاحەت تەواوی بکەی بەچی پێگەر هیچ پارە پێ نەبێ خۆ یا شوێنەی شتیاکەی پارەی نەبێ یاخود پارەی بودجەی مەحدود بێ ئایا معنەی وایە پرۆژەی و فکرەیە ئەمرێت خۆشبەختانە دەرگایەک هەیە و کۆڵە دەرگایەکی ڕووناکی هەیە خێرێک هەیە لێرە ویش دەرگای فەندە دەرگای گرانت کە ئەو کۆڵ ئەمەلێکە بۆ لەم تاریکی کە تۆ حەزەکەی پرۆژەیەک تەنفیزکەیت و بەڵام پارە و پێنیە بیکەی کە چیە دەرگای گرانتە گرانت چییە ئەگەر پێناسەیەکی و کۆڵە فەرمی بکەم بەس بۆ ئەوەی کۆڵە لەگەڵەوە یەر و کۆڵ مادەم باسیەکەین گرانت چییە are non-repayable funds or products. طبعا جاری وایە پارەیە کاشە جاری وایە هەیە لە شێوازی منتوجاتە جاری وایە کۆمپیوتەرە بۆ نێرێ شوێنێک کتێبە بۆ نێرێ ینی لەوەیە فەندەکە لەوەیە ئەنی بڵین ئەو شتێکە ئەیاتێ پرۆدەکتێک ئەیاتێ مەوادێک ئەیاتێ جیهازە ئەیاتێ شتێکی وات ئەیاتێ یاخود پارەی کاشە non-repayable ینی دەفعی ناکەیتەوە قەرز نییە بەڕێزان فەند قەرز نییە ئەو فەرقی هەیە حتا زۆر کەس هەیە ئەو شتاڵە پارەیەکی خۆڕاییە فعلا پارەیەکی خۆڕایە بە زاگاتانە بە پارێکی ئاسان نییە ئەوەی سا جاباسی واکەین لەسەر وەرکشۆپەکە فعلا پارێکی خۆڕاییە ئەدیرێتێت یاخود وەک بڵێن پێشکەشە ئەکرێ لەلایەن لایەنێکەوە کە و لایەنە پێوترێکی و لایەنی فەندەکە ئەیە بۆ عادەتەن ئەو کەسی فەندەکەیەکیە یا حکوومەتە یاخود ڕێکخراوێکە کۆرپۆریشنێکە دەستگایەکە ڕێکخراوێکە یاخود مەسەلەن NGO-یەکە خۆی NGO-یەکە یا بڵین دەستگایەک شوێنێکی خێرخواییە فەندەیەت ئەیا بەکێ ئەیا بە جیهێتێکی تر بەلایەنێکی تر ئایا کەسە یا ڕێکخراوە یاخود موسسەیە زانکۆیە بەڵام عادەتەن ئەڵێ often but not always ینی عادەتەن شەر نییە دائیمەوا بێ ئەیا بە جیهەتێکی non for profit ینی ئەوەی ئەڵێ هین نییە یعنی قازانجنەویستە حەزەکەم لێرە دوو تەوزیح بەم لە بینی یەکەم مەفهومی قازانجنەویست لەگەڵ مەفهومی وی بۆ پارە ئەیرێت یەکێک لەو شتانی کە کەسێک ئەکرێت طبعا ئەژیە لە بینەکەیە جامعات ئەگرێتەوە education institution ینی مؤسساتی تعلیمی یاخود ڕێکخراو یا جاریوایە برێ بە بزنسێ بە کۆمپانیایەک
بەس ناڵم عادەتەن ئەیرێ بە قازانجنەویست حەزەکەم ئەنجاوی کەوتم ئەمەوێت تەرکیزی خەمەوە سەر دووشتە زۆر جا پرسیارێکەکرێ باشە وڵاتانە شێتن ئەم پارەیان ینی بڵین هاڵە ئەم پارەی بووە یانیا بڵین خۆمان نەزانین هەمووان نەزانین قەت پارە خۆڕایی نییە ینی کەیکە پارە و باتێ لە فلیمێکە ئاجارێکیان فلیمی و پەید فۆروەردە کە بناغی فکری پرۆژەکەمان تایەتێکە لە پرۆگرامەکانە پەید فۆروەرد بڵین فکرەکەەوەی یارمەتیەکێک بیتەوە پیاوەکە دابەزێ پیاوە دەوڵەمەنەکە فکرەکەەوەی سارەکەیە بە یەکێکە یارمەتیاوە طبعا ئەو بووە واکە لەبەرەوەی پەید فۆروەردە لە پرۆگرامیەوە ینی بیگەێنە خێری یارمەتیەکی داوای ژێ یارمەتیەکێک با سارەکەی پەکیکەوتە سویچەکە هاتە دەزەڵێ چییە ئەمە ئەڵێنا هەروە ئەمە یارمەتی بوومەڵە چیە تێژ نەکەو بۆ بکوژم یعنی هەستەکانە چیە ینی بڵین هەستەکە ینی ئەم پارەی بە خۆڕایی نییە ینی مە بەسم لەوەیە فعلا حەقیش نییە و پرسیارە دروست ینی پرسیارێکی شەرعیە باو بڵم بە مەفهومیەوەی حەقی خۆتە و پرسیارەکەی وڵی مەبەست ئەم پارەیە چییە بۆ ئەم پارەیە ئەم جیهەتە ڕاستەکەی بیر لە خۆتان بیر لە پرۆژێکی حکوومەت کردەوە کاتێک کە ئێوە مەسەن ئەڵێ کەرتی خوێندن پێشخەم کاتێک ئێوە کەرتی بڵین هاتوچۆ پێشخە فاند ئەو لایەنەی کە پارەکە ئەیە هەدەفێکی هەیە هەدەفەکەی ئەوەی ئەو کەرتە پێشخە ئیتر یا ئەوە تا لە ئیلزامیەتی حکومیە یعنی وەکوڵە لە ڕۆڵێکی حکومیە ئەو ڕۆڵی هەیە یا ئەوە تا لە ڕۆڵێکی خێرخواییە هەیەتی مەبەستەکە چۆنە جاری وا هەسێکە وڵاتان ساڵانە ئێمە ئەزانی کیانێکی وەکو UN هەیە چەندها وڵاتی گەورە کە سێرەکەی دۆناڵد ترامپ بیکا بە منەت بە سەر وڵاتەکانی ترەوە لە من خێرتانەکەم من زۆر پارایان بە UN من زۆر پارایان بە UN باسی چێکە باسی وڵاکە کە ساڵانە وڵاتان ئەیدێن هاوکاری ئەیەن ئەم هاوکاریانە ئەبێ بە چی کە ئیرێ بە پرۆگرامی جیاواز هەدەفەکەی چی هەدەفی بگا بە نەتیجەیەک ئیتر جاری وایڵێ ئەمەوێ فەقیری کەمکەمەوە لە وڵاتە دواکەوتۆکانە ئەمەوێ نسبەی خوێندن بەرزکەمەوە ئاسی خوێندن بەرزکەمەوە ئەم هەدەفەی کە ئەکا ناچێ خۆی مۆزەفی بۆ وێنێ و تەعینیکا و پرۆگرامکە و خەڵک بێنێ بۆ وڵاتە و خەڵک بەرێ بۆ وڵاتە ئەوە ناکە ئەچێ یا بە موئەسسەسەیەکی تر کەوەی فەندەکەی یاخو خۆی فەندەکەی ئیعلانی بۆکە ئەڵێ بۆم بە جیهەتێک وەکو مقاولات وایە کە بۆم بکە ئەو ئیشەم بۆ بکە بەچەند بۆ مەکە ئەو ئیشەم بۆ بکە یعنی مەبەستەکەم تێگەیشتن کەواتە ئەویش مستەفیدە جیهەی ئەوەی فەندەکە ئەیە لە چییە لەوەی ئەوێ ئەو پرۆژێ بەدەست بێ ئەو جعادەتەنەوە لە شێوازی ئەهدافە ئەڵێمەوێ ئەم هەدەفانم بۆ پێکی لەبەرەوە کە گرانت مەیکەرەکە کە ئیعلانەکە ئەڵێ پرۆژەیە بێنن مەسەلەن بۆ نمونە هەوڵ با بۆ بەرزکردنەوەی تعلیم هەست هەوڵ با بۆ ئینکردنی باشکردنی بەشداریکردنی ژنان لە قەرارانە مەسەلەن ئەو کاتە پرۆژە تۆ تەقدیمەکەی و یە باشترین پرۆژە هەڵەبژێرێت زۆر باشە لەوەی خۆی دانیشێ ستافی خۆی دانیشن پرۆژەیە بکەن و بێنە وڵاتێکی کە و پارەی تەیارە و پارەی مشتێک و تەنفیزیکە مەبەستەکەم یعنی ئەویش هەدەفێکی هەیە گرانت مەیکەر هەدەفێکی جاری وا هەیە گرانت ئەوەی گرانت هەیە خەڵکە هینەیە دۆنیشنەیە یعنی تەبەڕوعەیە لە جامیعەی ئێمەیە پرۆژەیەکی 1 ملیۆن دۆلار کە تەبەڕوع بوو ئیرا بوو لە پیاوێکی دەوڵەمەندەوە کچەکەی تەلەبەی تۆپ بوو لە حادیسەیەکی سارەی ئەمری خۆی کردبوو هاو پارەی 1 ملیۆنیا بە جامیعەکە بۆی بیکەن بە بەحسێک شتێکی وەکو ئارتفی زەکای ئیصطیناعی دروستکا بووی بڵێن بەنای کچەکە هەیە بوو یعنی مەبەستەکەم چی ینی شێوازی گرانت ئەوەیە یعنی ئەو هەدەفێکی ئەویش بیت زەبەت ئەویش هەدەفێکی هەیە فعلا هەدەفێکی هەیە بەڵام فکرەکە لەوەیە ئەو وڵاتانە ئێمە جاری وایە لە لۆجیکیەوان تێ ناگەین ئێمە چونکە دایمە بودجە بەشی خۆمان ناکات جا بێ بە وڵاتێکی ترە وڵاتانە فعلا ئیلتیزامیان هەیە بەرامبەر بە وڵاتانی ئەوانەی دووەلی نامی پێڵن بڵین وڵاتی دیڤیلۆپین ئۆر ئەندەر دیڤیلۆپد کەنتریان پێڵن یا گەشە ئەوانی لە گەشە تازە پێگەیشتوەکان بەڵێ لەبەرەوە سەبەبە مەبەستێتی ئەو گەرەوە نەبێ بە وەسیلەیەکی گەبوێنێ لەبەرەوە چێ یا بەچێ یا بە شێوەی گرانتە یا لە جاتی بیا بە حکوومەت مباشر بڵە بڕۆ هاف حکوومەتی ئەو شوێنە تۆ بڕۆ ئەو شوێنم بۆ بەرزکات و خۆی لە ڕێگای NGO-کانەوە لە ڕێگای موسسە تعلیمیەکانەوە ئەو پرۆژانە تەنفیزکە بەبێ ئەوەی خۆشی بێ تەنفیزیکە وەکو مقاولات سانەوی لێ تقریبا مەفهومەکە لەویایە ئەمە بۆ دافعی ئەو کەسەی کە فەندەکە ئەیە بۆ ئەو کەسەی کە وەری ئەگرێ زۆر جار هەیە بڵین هەڵەیەکی باوی تێگەیشتن هەیە لەسەر مەفهومی قازانجنەویست قازانجنەویست معنای نییە تۆ معاشی لێنایی بەس معنای وایە ئەو پارەی ئەمێنێتەوە بە زیاد تۆ ناییتەوە بیخیتەوە بە منفعە بۆ خۆت ئەو فکرەکەیەتی مەفهومی قازانجنەویست من طبعا لە دەوراتا کە خوێنمە فەرقی بینی کە ئەی کاتێک شتێکەکەی بە کۆمپانیا کاتێک گێڵی نەن فۆر پرۆفیتە هەر هەمان شت قازانجی بڵین معاشی ستافتی لێ معاشی هەموو شتێکتی لێ بەڵام ئەویان پارەکە وەرناگریتەوە خۆ ئێساسن جامعەی مەریکی جامعەیەکی قازانجنەویست ئێستا وەر کەسێ بڵێ ئەیڕۆ جامعەیە و هەموو پارەی وەرەگرن قازانجنەویستی چی بەس قازانجنەویستە لە هەیکەلیە یعنی هەر پارەیەکی زیایی لێمێنێتە ئۆیرێتەوە بۆ موسسەکە لە خزمەتی ئەو هەدەفەی موسسەکە هەیەی خەسار ئەکرێ بڵین سەرفەکرێ بەس زێرا فکرەکەی کەش لە چیایە لەبەر ئەوەی ئەوان عادەتەن ئەیەن بە نەن فۆر پرۆفیت ئەیەن بەر قازانجنەویست
چەند شتێک هەیە لە فەندا وەکو جاری وا هەیەوە ئینشەڵا لە وەرکشۆپەکەی خۆیان باسیەکەم کۆڵە هەڵەی کوشندەیە پیشانی بی کە تۆ هیچی ئیلتیزامێک لە خۆتەوە ناکەی هیچ تەسحەیەک نای هەموو شتێک بە پاراکەی ئەوەش هەڵەیەکی کوشندەیە چونکە پیشانی کە ئەیا بۆیە ئەیا بە NGO زۆر جارەڵێ لەبەروی ئەم NGOانە بە بێ من خۆی ئیشەکە من لەوە چێم کەسە دافعی زیاتر بێ لەوەی ئەم بوارە پێشخاتاوەکو کەسێکی تر هەر بە پارە ئیشکە خۆی بۆیە یایتێ لەبەرەوە بۆیە عادەتەن لەناو ئەپلیکیشنێکی لەو شتانی داوایەکاڵە تا چەند ئەی تۆ خۆ سەپۆرتەی بەم پرۆژەیە ئەوەیە کاڵی ئینکاین سەپۆرت یا ئینکاین کۆنتریبیوشن یعنی مساهمەی هاوشێوە مساهمەی هاوشێوە مەبەستی چییە ئەڵێ و من پارەکە دێمێ ئەم شتەوە شتی پێک ئەی تۆ چیەکەی مەسەن تۆ جاری وایڵی شوێن دابینەکەم کات دابینەکەم ئێستا مەزانکە خۆمان بە سوپاسەوە ینی لە هەموو پرۆژەکانمانە ینی دکتۆر ئالان پشگیرێکی باشی کردەکەوتێتی شوێنەیەم ینی بڵین شوێن دابینەکەم ئەوانە مهمە بۆ فەندەر چووکە گەروانە بێڵێ تۆ خۆ یارمەتی خۆت نەی من بۆ بدەمێ ینی ها بڵێن ئەم فکرێوەیە و پرۆژەوەی من بۆ بیەم بەتۆ یەکێکە لەو مؤشیرانی بەڕاستی بەهۆیەوە فەند بڵین ئەیرێ بەجهەیە یان ئەو پیشانانی ئەو ئیلتیزامە اینجا بۆ ئەوەی فەند وەرگری ئەمە وتمانەمە پارێکی خۆڕایی ڕێک پارێکی خۆڕای وەریەگریت و نەیەیتەوە بەس ئەمە بەشێتی کە ئەسپارێکی ئاسان نییە چونکە وەرگرتنی فەند هەرەوە نیە تۆ بچیناوە بنووسی بەیانی پارەکە وەرگری بەڵکو پێویستی بە پرۆسێسێکە کە پێوترێ پرۆسێسی چی نووسینی فەند کە عادەتەن ئەپلیکیشنە پرۆپۆزەڵە بە شێوەیەکی وا تەقدیم ئەکرێت بەس بۆی فکرێکتان بەبێ بۆ بەڕێستان کە چەند فەند هەیە چەند فرسەت هەیە لە چوار دەورمان کە گەڕامەوە کوردستان قیمەی لە ئەزمەی مالیا بوو بەڕاستی ساڵی 2015 نهایەتی ینی مانی 12 2015 گەڕامەوە طبعا هاوڵێ کە ئابەیەکی زۆر پارە هەمووی بڕاوە قەت هەستم نەکرد ناتوانین بە حکمی چی لەبەرەوەی لە دەرەواگام لێ بوو چەندەها مەلاین وەرەگرن بۆ فەند بە دەرەوەی ئاعتیمادیان لەسەر جامعەکە بەسەن جامعەکەش لەسەری ئەژی یعنی هەستم کردم باشە وەڵڵاهی وەکو چۆنەڵێ هەر دەرگا داخراوەکە هەر سەیرێکی کە یەکرێتەوە بەڵام چەندەها دەرگای کە هەیە ناچی لە دەرگاکەی بیت وڵی لەوە ئەچێ ینی لانسکەیپی کوردستان شتێک هەیە ناوی فەندە یعنی ئەتوانی پارەکەت وەرگری ئەو هەرچی پرۆژەیەکە هەوێ وەریگری زۆر ینی بڵێن بەسم لەوەی کاڵم ئاسانی وەسم لەوەیە هەیە هیچ نەبێ دەرگاکە هیلاکە بی بۆی بەعزێکیانە هیلاکترە بی لە بەعزێکی کەیان بەسمە بەسم لەوە فورسەتە هەیە بە تایبەتی بیزات لەو کاتە شاکاتیەوە بوو ئاگام لێ بوو لە کەنەدا ئیلتیزامی فەندی پیشانە ئەوەنە ملیۆنەیەن بۆ کەرتی ئێجوکیشن پێشخەن ئەوەنە ئەیان یعنی ئاگام لێ بوو بەهۆی شەڕی داعشەوەی بوو بە ئەزمە ئەوەی بوو بە کێشەیەکی دروست کرد بوو لە شوێنێکی کەوا بوو بە فورسەت کەچی دروست کرد بوو فڕەسی دروست کرد بوو بۆی فەند ڕاکێشێ بۆ عێراق فەند لەو کاتە زۆر هاتە عێراقەوە یعنی ئەو بەهۆیەوە ئەوەمە بینی بڵێن کۆڵە چۆنەڵێ ئەم بینی تەناقوزەکەی لە بینی ئەوی تێگەیشتنی باومان بۆ مەسەلەی بودجە و چۆن پرۆژە بکەین لەگەڵەوەی کە ڕاستەکەی فورەسانی هەیە لە دەرەوە پراکتیسەکرێ هەر بۆ نمونە بە هەزارەها يعني پرۆگرام هەیە لە هی فەند طبعا نەڵم هەزارها ئەوە ئەوەی کە توانم بیری لێکەم و بەس بە وڵات و بەس بەوەی لە هەر وڵاتێکا چەند مؤسسە هەیە لە هەر مؤسسەیەکا چەند فەندین پرۆگرام هەیە هیچ ناڕاستێکی لەوەی زۆر زیاتر بێلەوە بگاتە دەیەها هەزار پرۆگرامی فەند پێیان یەکێک لەوانە بۆ نمونەی اتحادی ئەوروپی ئەم هەموو ئەنواع فەندانەی هەیە culture education and youth energy ئەوە environment employment and social rights environmental regulation يعني هم بس من شيء هر همو أمانة شيء أو عفوا جان شاوم نايبين عفوا external relation economy finance and tax يعني سيك اللي همو أمبوارانة شيء هيا فند هيا كبدريت اتحادي أمريكا بس حكومتكي من باسا كم برا زنباسي private donor ناقم جاري واي أوان donor كان يعني private كي ويكف هال الدولة من كان يعني زور زيادة على حكومتي يعني ما مبالغة نية يعني اصلا زور بي بعض مؤسسات يعني اني اجتماعي انا بباري هين اجين دونر يعني برايفت دونر يعني كسي الدوله من كباريه لا سيكي بس حكومتي امريكي او هم نوع فيدرال هناني يعني اساسي فيدرال اوفر نو جراند بروجرامز اوفر ل 26 فيدرال جراند ميكين ايجنسيز يعني 26 دزگای بيداني فند كمان مش فيدرال يعني حكومي نال من باسي اهلي كان منكردو بروجرامي هورايزن 2020 كبروجرامك اتحادي أوروبيا شنيا ليرة كألا لما هو بروجرامك حوصالية لصالي 2014 بو 2020 بس أو 8 بليون يعني 8 مليار باوني هي كصالانة بيري بو innovation و research و technology لو أكره باورتان بينيونر اتحادي هي اتحادي أوروبي لأبغاهات بوروتي أري سليماني كوان
ها طبعا کە بگاتەوەی فەندانەکە معنای وایە فرسەتی وەرگرتنی فەندەکەت زۆرە یعنی چونکە ینی هیچ هەر حزورتان نییە یعنی لە ناو لانسکەیپیەوە یعنی دەوەرن تەقدیمکەن یعنی مەبەستم لە چییە هەر جارێت هین نییە ئەسڵا من جاری وا هەیە کە ئەم فەندەی بەڕاستی سێچێنمان وەرگر سوودفەوارێکە و داوەتیان کردم بۆ کۆنفرانسێکی خۆیان ئەم شوێنەی فەندەرەکە یعنی لە پەناڵەکەیەوە ناقسە بکەم وتی یەکێک کە بڵێنها بەڕێوەبەری پرۆژەکەم بینی کە فەندەکان ناو سوپاسم کردم زۆر سوپاس ینی سیقەتەیەتان کە یاوتانە بە ئێمە و فەندە گەورەك چکێمە لارج گرانتی ئەوانمان وەرگرتووە بپی ئەوان لارج گرانتێگینا بپی زۆر شوێنی تر هەر سمۆڵە بەس یعنی بوو ئەوان لای ئەوان لارج گرانتمان وەرگرتووە وتی ئێمە سوپاس دەکەین تۆمان دەستکە و پارەی بینی یعنی مەبەستەکەم لە چی بوو لێ بەڕاستیەکەی مهمەکە لێمە نەبوو بەداخەوە ینی مشکلەکە لەوایە کە منافەسە نیە و کەم تەقدیم بەشداری هەیە ینی بەس بۆ ئەوەی ینی فکرێکتان هەبێ و زای دەنسا باسی شەکەم لە مەسەلەی بەڕێوەبردنە یەکێکی تریانەمە هی کەنەدا بەس ناتشرال ساینس ئەند ئینجینیەرینەوە ینی علومی طبیعی و هەندەسیەکانی بەس حینی پرۆگرامێکی فیدراڵی هی حکومەتی بڵانیەوەی کە حکومەتی ئیتحادیەکەی چەنە 500 ملیۆنە ساڵانە کە باسیەکە ئەیرێ بە 11,000 کەس پرۆفیشنەڵ طبعا زۆر لەمانە مشترەکیش نێسا باسیەکەم یعنی داواکە لەگەڵ دووەلی ینی دیڤیلۆپی نابکرێت ئێستا لە بۆی بەریتانیا باسیەکەم UK Research and Innovation دەستگای توێژینە و داهێنانی بەریتانی پرۆژەکانی چۆنە سیرێکی بەس یەک پرۆگرامی کە Global Challenge Research فەندی پێڵن ئەمەیە کە تیا ئەسڵەن داواکراوە لەو فەندانە بێ پرۆژەکان هەر هەمووی بۆ کێو بەکاربێ بۆ وڵاتانی خۆمان یعنی بەس لۆیە وڵاتی پێڵن لۆ middle and low income countries یعنی وڵاتانی دەخلیان وەسەط و مەحدوئینە کەمە بۆ ئەو وڵاتانە بێ پرۆژەکان لەگەڵەوە بێت هین ناکرێت لەبەرەوە سەبەب دایمە پارتنەریان هەیە لەگەڵ وڵاتانەیە حەزەکەم جەنابتان تێبینی بکەن بەس ئەو پرۆگرامەیان فەندەکەی چەنە 1.5 بیلیۆن پاوند یعنی مەبەسم لەوەیە ینی کولفەی ئەو پرۆژانەیان زۆرە گراند ئەپلیکیشن طبعا بەچی دەست پێکا پرۆپۆزەڵێکە ئیتریا ئەکادیمیە جاریە بۆ پرۆژێکی ئەکادیمیە جاریە بۆ پرۆژەی نائەکادیمیە زۆر جاری ئەسڵ ڕێکخراوەکان ئەفزەڵێتیان هەیە طبعا حەزەکەم لێرە شتێکیش بڵم ئەوان بۆ ئەشیەن بە ڕێکخراو وەکو باسم کرد دافعێکی لەبەرەوەیە کە ئەڵەن خۆیان لەواچی ئیستعدادیان زیاتر تیابێ لە لایەنێکی بزنس کە ئیشەکەم بۆ بکەن دووهەمیان ئەیانەی ڕێکخراو کەرتی ڕێکخراوی پێشخەن یعنی بەشێکی لەوەی کە پارەیە تۆ ئەها کە جاری ئاڵی شتێ بکڕە بڕۆ سەپۆرتیەوەیە بکە کە بچی شتێ بکڕی لەر شوێنانی سەپۆرتی و شوێناکەن ینی بڵین مەسەڵەن بۆ نمونە ئەچی لە زۆر وڵاتە هەیە کە حتا کلینێکسێکە کەڵم کلینێکسا مراعات ئەیرێ نەخۆشەکەی رێ بە هی شێر پەنجە ئەگەر بی ینی لەوێ بیکڕی بەشێک لە دەخلەکەیان بەو ئەنی کەواتە تۆچی لەو کاتە هەر لا شعورێت هەوێ بی ئەوە کێڵێ ئەنی هیچ نەبێ ئەمە هەم دەسڕەکەمەکڕم هەم بەشێکی ئەو پارەی دوای کۆمپانیاکە یا بەو لایەنە مەبەستم لەوەی ئەویش بەوا حسابێکاڵێ هەم من ئیشەکەم ئەڕوا هەم کرد ئەو کەرتەش پێشەخەم چکە کە پارەی بەمەیانی پرۆژەکە یەکێکی کە ئەو پرۆپۆزەڵەش بۆچی هەدەفەکەی دروستکردنی فەندە لێرە بە سەریعی طبعا ئەنواعی فەند هەیە ناڵم هەیە بۆ توێژینەوەیە هەیە بۆ پرۆژەیە هەیە بۆ تەلەبەیە ئێمە حتا تراڤڵ گرانتمان هەبوو لە جامعی خۆمان ئەگەر بەس بۆ کۆنفرانس بڕۆیستەشی تایە بۆ تەقدیم بکەین هەیە بۆ بزنسە سمۆڵ بزنس ئێستا باسیەکەین هەیە بۆ کەوارث هەیە بۆ هینکردنی ماڵ لە زۆر وڵاتی ئەژنەبیە کە وەختێک گەیانەوێ بۆیان دەرەکەوێ شتێکی سەحی هەیە کێشەیەکی سەحی هەیە لە نەتیجەی بیئەیەکی ماڵەوە دروست بۆ پارەیان بە ماڵەکان ئەڵێ بڕۆ تەعمیر کە من پارە تێمێ بۆچی پارەیانەیە ئەتێ ئەڵێ بووی دوایی لەو سەرەوە لە کەرتی سەحە زەرەرم لێنەیە یعنی مەبەستەکەم یعنی بۆ نوع من ئەو ساڵە بیرمە لە کەنەدا دەرکە و مادەیەک بەکارهێنن کە لە دەکتی بڵین ماڵک کۆنەکانە تووشی بۆ سەرەتانی سیخراپە ئاگام بیرمە بیلدینگ کۆدیان بۆ گۆڕی گیان وابزام ئەوە بوو وخوا بیرم ناوی مادەکە بێ زەبەت چی بوو بەس بیرمە ینی مناقەشە بوو دەتیان دەرکەوتووە ینی نسبەی سەرەتانی سی لەو ماڵانەی کە هین بۆ زۆر زیاتر بۆ هاتن هەر بیلدینگ کۆدیان بۆ گۆڕیان یا قوانینی بەلەدیەوەی لە نوچێکەکرێتەوە ئەنجا هاتن دەستیان کرد بۆی چەند پرۆگرامێکیان دانا بۆی و ماڵانی هەیەە ئێستا یارمەتیان بن بیگۆڕن بۆچی لەبەرەوەڵە ئەو تووشی نەخۆشیێکی سەرەتان بێلای ئێمە سەحە بە خۆڕاییە ئەبێ من هەبێ لەوێ سەرفی کەمتیانەوە وەڵا سەحەتی باش کەم و پێویست نەکابە ئەو بێ لەبەرەوەی لە ڕێگەی گرانتەوە عادەتەن و شتانە ئەکا وای گراند جاوان لێراچینە سەر بەشەی کە بۆچی گراند ینی گراند بۆ گرنگە بۆچی بە تایبەتی ساواسیەکەم بۆ هەر کەرتێک بۆ گرنگە بەرنسبەت ئەوە یەکەم شت گراند یارمەتی تایە و فکرێ و پرۆژەی هەتە گەشەی پێ بکەی بەڕاستی ینی خۆمان نەزانین باسمان کرد لێکەم ئەگەر پارەت نەبێ زۆر فکرە و هەیە یا لە سەقفێک ینی تا حدێک دەتوانی بیکەی دوایی مەوارد تەوێ مەواردی بەشەری تەوێ کات تەوێ مەواردی مالی تەوێ کاش و نەنکاش یارمەتی تەیە کاتێک کە هەدەفێدا ئەنی لە یەکەمەوە بۆ ئەخیر پێی بگەی ئەو هەدەفەی داناوە پێی بگەی چونکە لەو کاتە مەسلحەتی تۆ و مەسلحەتی و کەسەی گرانتەکە ئەیا بۆ بەیەک تۆ ئەو لە مەسلحەتی و پرۆژێ تاواکەی تۆش لە مەسلحەت ئەو فکرێ تاواکەی لەبەرەوە سەپۆرتەکە تا تەواو بوون
ئەتا ئەو بڵێن بە پێی و پرۆپۆزەڵی تەبەن خۆ تەقدیمەکەی خاڵێکی تر بۆچی گراند ڕاستەکەی گراند وەک وایە جایزە وەرگرت بێ بە حەقەت گراند وەرگرتن یعنی جایزە وەرگرتن یعنی فەرقی نییە لەگەڵەوەی کە کۆڵی جایزەیەکم وەرگرت چونکە چونکە گراند وەک وایە مسابقەیە بەریتەوە بە حەقەت ئێمە وتمان پارەی خۆڕایە بە زۆر بەر کەسێ بڵێ پارەی خۆڕایی لەوێدانراوە چەند کەس ڕاکاوی وایە لەبەرەوە سەبەبە هەمان مەبدە بە حەقەت عەدەدی ناڵم لە ئەوەیە بۆ ئێمە خۆمان چانسمان زیاترە لەوەی کە کەم کەس تەقدیرەکە بەس بە حەقەت پرۆسێسەیەکی زۆر کۆمپیتیتیڤە ئەگەر لە من پرسن نسبەی گرانتم نەجاحی چەنە تا ئێستا تقریباً لە 3 گراند یەکێکم بۆ دەرچووە بەس ڕاستانەوێ ئەگەر بڕۆمەوانی دەرەوەی عێراق ئەوانی کە منافەساکەم کەڵم دەرەوەی عێراقانیە بێ شمولی عێراقیا بەس لەگەڵ زۆر ئەوە طبعا من کە منافەسەم کردو تا هەر لەگەڵ ئەجنەبیات منافەسەم کردەوە بەس ئەوانی بێ بۆ عێراق ئیشەکەن بەس بەنفیت یۆم هەیە لۆکەڵم یانێ بڵین حاڵت سەپۆرتم کەن ئەگەر دەرچی لەسەر کۆمپیتیشن ئەو نسبەیە زۆر زگابترە بێ حتا من شتێک هەبوو وەکو چۆنەڵێ بووە بە کولتورێکی مەسەلەی گران مامۆستایەکمە بۆی لە 50 تا ملیۆنێکە وەرەگری بی بە 50 ساڵی هات ئەوەنە ساڵیکانی پێشەوە تۆ هەر گرانتە نووسیوە ئەی لەوەیە ئیتر بەرەو ملیۆنیەکانە ڕۆی یعنی بوو بەوەی کە هات کۆڵە تەمەنیان بۆ دانا بوو عیلاقی بوو نەبوو بەس تەمەنی وەکۆی بەس بژی بەس مەفهومی ئەوە بوو تەمەنی بەحسی ئەکادمی و خیبرە و لە گرانتە ئەنجا سیقەیانایەتی گرانتی گەورەتریانەیەتی چکە زۆر کۆمپیتیشنەکە بەقوەتە حتا بەڕاستی زۆر بەقوەترە لەوەی کە بەس جایزەیەکە بەنێ مەدالیایەکە بەنێ چکە تۆ مەدالیات بەنێ پارەی زۆر تێ نەچۆ بەزەڵ پارەیە یعنی ها کۆڵە تۆ کە پارە بێ بێکیانی سیقە و زۆر پێێتی لەبەرەوە منافەسەکە زۆر ینی قورسە زایدەن گرانت یارمەتی تەیە بەدەر لە خۆت کە وەکو وەریەگری و کەسەوە پرۆژەی لە مێشکتایە ئەو مؤسسەی تیایی ئایا ئەو جامیعەیە و ڕێکخراوەیە یارمەتیە گۆڵی ئەهدافی ئەویش بەدیبێنیت سەریعتر طبعا ناڵم کۆڵ دوولایەنە ئەویش ئەبێ پشتگیری کا لە یەکەما بۆی بڵێ وەریەگرم حتا داوای نامی پشتگیریەکەن عادەتەن لە مؤسسەکەی خۆ ئەمیش ئەبێ بە عکسەکەشی ڕاستە تۆش کاتێک کە گرانت وەرەگری بەو پرۆژە و بەو چالاکیانەیەکی پشتگیری ئەو مؤسسەیەت ئەکەیتەوە هەر بۆ نمونەیەک بڵێن ها لە کەرتی خوێنی باڵایە لە ناشنڵ یونیڤرسیتی رانکینگ بڵێنەوەی کەڵە نورەوەی رانکینی زانکۆکان ساڵانێک ئێستا بۆ بە کۆڵە چەقی هەموو تەرکیزی هەموو زانکۆکان و کە من دەستخۆشیان لێکە پشتێکی زۆر باشە چووکەن ینی ئەڵە قەفزەیەکی نەوعی دروست کردووە لە خوێنی باڵایە لە هەرێمی کوردستانە و هەستەکەم بەوەشە ینی دافعیەوەیە کە جامیعەکان چالاکیەکەن بەڕاستی سیرکەین ئەگەر بڵین لە خاڵی یەکەمەوە پیا بڕۆی کە لێرە مەجال نەبوو تاوەکو ئەخیریەکەی تەڵان دوایش کرایتیریای کەمەوە بەڕێسان سێکن لە خاڵی شەشەمە بەس لە یەک شوێنە باسی ڕانکی هینی کردو فەند یعنی دەرەجەی لەسرە یعنی ئەگەر ئاوا سەیریکەی بەس لە یەک شوێنە لە فەقەرەی پێنجی عفو لە سێکشنی 6 خاڵی پێنجەمە بەڵام ئەگەر بێت و سەیری بڵین حاڵە ئەمە گەر بە ناو سەیریکەی بەڵام ئەگەر سەیری نوعی چالاکیەکان کە ڕاستەکە عیلاقی بە 11 شوێنی ترەوە هەیە فەند چالاکی فەند هەر لە بڵاوکردنەوەی توێژی نۆچکە ریسێرچ گراند ئەسڵەن لە ئەپلیکیشنەکە پێتەڵێ ئاوتپوتە چیە و دەی چی بڵاوەکەیتەوە خود داوا لێکە ئیلزامە لەسەر بڵاوکەیتەوە داوای ریسێرچ لێکە ئیتر ئایا لە تۆمسن ڕۆیتەرزە یاخود لە لۆکەڵا لە هەریکە هەموو ئەوانە ینی داوا لێکرا پەبلیکیشنە هەبێ کە عادەتەن تۆ بێ بۆ بەرزیش هەوڵ بەی پاتنەوەی کە هینێکی منتجێکی فکری دروستە بێ زۆر اعتیادی لە هینەکانی ریسێرچەکە ئینۆڤیشن ئەو نوع ریسێرچ لە ریسێرچ گرانتایە هەمووی ئینۆڤیشن دروستە بێ بۆ نمونە پرۆژانەی کە مەڵتی ملیۆنە حتا شاید نییە مەڵتی ملیۆنەوەی کە فەندەکە وەرەگری بۆی پرۆتۆتایپێ دروستکەی هەمووی بۆیە لە ئەخیرا پاتنتێک ئەکەی یعنی بڵێن هەڵە حقوقێکی فکری لەسەر ئەوە ڕەبتی هەیە بەوە یاخود بۆ نمونە ئەنجامدانی وەرکشۆپ و کۆنفرانس طبعا کۆنفرانسەکەی لەوانەیە کەمتر بەڵام وەرکشۆپەکەی حتا توی کۆنفرانسکەی بەو فەند زۆر اعتیادی من چەندەها فەند ڕڤیوم کردو باسی کردەوە کۆنفرانسی پێکەم بەس لە وەرکشۆپ و لە ڕانکینا بڵین وەرکشۆپی نێودەوڵەتی کۆنفرانسی نێودەوڵەتی یەک خاڵی هەیە تۆ ینی هەر وەرکشۆپێکمان کردومە لەسەر پرۆژەی سێچێن وەک وایە بڵین چالاکیەکمان زیاد کردو بۆ زانکۆ بۆ ڕانکی زانکۆ بەبێ ئەوەی زانکۆ فلسێکیشی پێیابێت بەو چالاکیە ئەنجا ئەو شتانەی تر مەسەن سیمپۆزیۆمە ناڵم ئەو وارانەی تر یەینە خوارەوە چیکتر لە چییە ئەکسچێنج ئاڵوگۆڕ ئیراسمۆس پڵەس خۆی سنتەرەکەی ئاڵوگۆڕە یعنی کە وەختێکێکی ئەم ئەڕوا بۆ ئەڕوا تۆ توانی حسابیکەی لەسەر ڕانگ لە کاتێکا خۆی بەهۆی چیەوە توانی بەدەستی بێنی بەدەر لەوەی جامیعە پارەوە توانی بەهۆی فەندێکی وەکو ئیراسمۆس ئاڵوگۆڕی زانستی ڕاستەکەی ئاڵوگۆڕێکی زانستیمانەیە لەگەڵ جامیعەی ڕێدینە ئەگەر لەو کاتایە ماستەرمان هەبوایە ئاڵوگۆڕی نەک بە ستاف ئاڵوگۆڕی تەلەبەشم پێکرد ئەوە بوو پرۆگرامی ماستەرمان نەبوو کە ئەپلیکیشنەکە پڕکرایەت بۆ 6 مانگ تەلەبی ماستەرەکانمان توانین بچێناتە جامیعەی ڕێدین بمایەتەوە لەو کاتەیە لەگەڵ ئێرانە بڵێ ئێمە پارتنەریان بوون جامیعەی سلێمانی پارتنەریان بوو ئێمە کەسمان ئەو دوو نە پرۆگرامی ئاساری ئەوان نە ئێمە هینمان نەبوو ماستەر ئەوانیش چی بوو ئەوەی لەگەڵ ئێرانیەکان هەیە بوو ئێران لەبەرەوەی بەهۆی مەشاکیلی مالیەوە
بەهۆی ئەوەی ئێران نازان مشکلی تەحویلکردنی پارانە بوو ڤیزیان نەیانێ بۆ ئێرانیەکان ئەو پارێ گەڕایەوە ماگام لێ ینی و پارەکە هینێک پرۆگرامەکە تەواوە بوو پارەکە ئەگەڕایەوە ینی وەسم لە چێسێکی فرسەتێکی لەدەست چوو کەوتوانی تۆ تەلەبی خۆت بنێریتەوە کە بۆچی حسابە بۆ ئاڵوگۆڕی زانستی ها تەلەبێ ئەنێریتەوێ ئەنجا هی ئەوێش توێژەری ئەوێ کە ئێتە لای ئێمە لەسەر فەندەکان ئایا توێژەر بێ یا تەلەبە بێیش بە چییە بۆ خاڵی ڕنگ بەکاری ینی کەواتە مەش هەر هەمووی بەوەی چیەوە کردوتە ئەوەی پارەی گرانتەوە بەبێەوەی جامعەش پارەی پێبە یەکێکی تر لەو شتانەی تر ڕاستەکەی بەسەنەڵە holding joint work and projects with international universities and scientific body جاخۆ هەمووی کێوەیە ئێمە وساوی کردووە لەگەڵ دوو جامیعی بەریتانی شاوەمان کردو ینی کەواتە لە خاڵێکی کەی بۆ ڕەنگی استیفادێک لەویا لە خاڵێکی تێلی کە چێ پرۆژەی مشتەرەکمان هەیە ئەنجا مەفهومی چی community university partnership project پرۆژەیە کە خزمەتی کۆمەڵگای مەدەنی هەموو پرۆژەکانی دەرەوە بە تایبەتی GCRF داوا لێکاڵێ بێ پرۆژە خزمەتی واقع حالی وەکوی ینی من کە ئەپلیکیشنەکەمە نووسێ بۆ باسیم کرا چۆن سلێمانی و هەرێمی کوردستان مستەفید دەبێت لەم تۆڕی کە لە پوری کلتوریە نەک بەس جامعەکان بەڵکو کەرتی گشتی لەبەرەوە ینی خۆ لە خۆی لە خۆیان لە خزمەتی و هەدەفەشە ینی ئەو خاڵەشی پێ بۆ دەگری ئەنجا project that serve the society to become and become financial income for university ئەگەر ئێمە منتوجێ دروستکەینەوە دوای بیفرۆشینەوە ئەو لە ڕانکە خاڵی لەسەرەوە نیە ئێتۆ لەوانەیە لە ڕێگەی فەندێک ئێمە تا ئێستا نەگەشتینێتە سەر و حاڵەتە بەس گەشتێ دروستکەین بۆ فەندی داهاتوومان پرۆدەکتێ دروستکەین بەهۆیەوە دوای بیفرۆشیتەوە فەندێکە دروستکرێتەوە لە خاڵی لە ڕانکی شە خاڵی پێوەرەکەی کە بە پارەی پێ کردوتە بە پارەی فەند ئەنجا وەکو باسم کرد لە خۆی لە فەندەکەیە طبعا هەموو ئەم شتانە وەکو باسم کرد بۆ ئەتوانی بیکەی بۆ مؤسسەکەی خۆ ئەت لیتل ئۆر نۆ کۆست بۆ ئەڵێم خۆی هەر ئەت نۆ کۆستە ینی بە پارە نایکەی بەڵام بۆ ئەڵێم لیتڵیشم تێخستۆ ینی بە پارێکی کەم ئێمە مەسەن جامعە سەپۆرتەکە بەوەی مەسەلەن سارە دابینەکە بۆ چالاکەکەی و لێیا مەسرەفەکە چەند شتێکی کرد مەسەن لەو بوارانەیە ئەڵێی مەسەلەن لەوانێ مەسرەفێک لەلایەنی جامعەوە هەبێت بە مەفهومیەوە ئەنجا بەسم لەوەی لەو لایەنەوەیکی حتا ئەوانەش ئەتوانرێ تەختێکرێتەوە لەو بوارەیە ئەگەر بێت و سێرەکەی فەند تێکەڵ کرێ بە پلانی استراتیجی زانکۆکان یا ئەو مؤسسەی ڕێکخراوە لەو بوارە ینی بەزەوە نیە پارە وەرگرتەوە وەڵکو پارەشە خەزن کردو چکە ئەتوانی و پارەی ئەدا بە ئیشێکرد مەسەن تۆ پلانی داناوە ئەم ساڵ 50 وەرکشۆپ بکە ئەگەر داناوە 50 وەرکشۆپ بکە ئێستا ئەو پارەی فەندێکی وەرگرتووە چەند وەرکشۆپی تایە ئەوەنە وەرکشۆپ لا ئەبەی لە پارەی و بودجێ کە ئەتوانی ڕیلۆکەیتی کەیت ئەومە تەمان ئەگەر بە استراتیجی بۆی بڕۆیت بۆی دانی یەکێکی تر لەو شتانی تەمان زۆر مەشهورە بۆ فەند بەڕاستی ئەگەر بڵم دافعی ئەگەر یەکەم نەبێ دافعی دووەممە کە من فەند بۆیە فەند تەقدیمەکەم لە جیاتی زیاتر بڵاوکەمەوە مەسەلەی دروستکردنی جۆب و سکۆلەرشیپە بۆ ئۆپۆرچونیتی وەکو باسم کرد ئەو حاڵەتە بێ بە سکۆڵ هەرچی و فەندانی وەرێگرن مەڵتی میلیۆنانەی کە لە ئیتیحادی ئەوروپی و لە ئەمریکا و لەوانە وەرەگرێ بە قانون نەبێ هەر هەمووی بخەنە ناو داتابیسەکان بیکەن بێ ئەلان پێوتە ئیکوەل ئۆپۆرچونیتی فرسەتی یەکسان بێ ئیعلانیکەن هەر هەمووی ئیعلانی چییە ئەڵێ ویا هایرین هەر پرۆژەی مەسەلەن ئاگادارم پرۆژەی بێستانسوورەوەی کە وەریانگرت 2 ملیۆن و شتێکە تقریبا بۆ 5 ساڵی تر پێشتر وەریانگرت بۆ جامیعەی ڕێدین چەند عەدەدێک پۆست دکتۆرا و ماستەر لەسەری خوێن ینی لەسەرەوە هەم شادەکە ئەوەرەگرن هەم پارەش وەرەگرن بەهۆیەوە ینی لەسەرەوە ئینجا زایدەن ئەو باسم کەوکو لە ئاڵ و گۆڕەکەەوە لەوەی ئیراسمۆسەکەەوە کە کرێ بە سکۆلەرشیپ ئەگەر من ئەم پرۆژەی CHN ئەگەر بنزانە سیستمی کوردستان مرونەی تایە ئەمتوانین لەگەڵ یەک لەو جامیعانەیەمان کردای بە ماستەرێک ینی مەقعدێکی ماستەرمان ئەلان کردای لێەوەی بەزەوە بوو ساڵێک بوو کە گەر بوو ستا تێکەڵی سیستمیکەی ماستەرمان ساڵێک نییە ینی مەبەسم لەوەی بۆوانی پرۆژانەی دوور و درێژن نەتوانی ڕێک وایەریکەی بەسەر شتێکەوە ینی ڕەبت بێتەوە بەس هینی خوێنی باڵای ئەو جامیعەیەشەوە بەهۆی سکۆلەرشیپەوە لەبەرەوە بڕۆن ئەگەر سەیری ئیتیحادی ئەوروپی کە وێبسایتەکانیان هەر هەمووی حتا دات حتا ئەوانەی کە کەوان شوێنانی کە فەندێن هەر هەمووی دایمەن فرسەتی سکۆلەرشیپی تیان نووسراوە بەشێک لە پرۆژەکان بە تایبەتی مەسەلانی GCRF وانە ئەسڵەن کە لەسەر وڵاتەکەی خۆ بێ ئەفزەڵێتی شەیە چکە تۆ لەکوێوە لۆکەڵێک بی تەقدیم کەیت و ئیشەکەی بۆ بکەی لێرە و لەکوێوە تەمعەن دوایەوەی عیارەکانی ئەو هێنیتە دی مەبەستەکەم چیە باشترین فرسەتە بۆ دروستکردنی سکۆلەرشیپ ئەنجا بۆچیش بۆ جۆب بۆ ئیش بەڕاستی هەلی کار ڕاستە ئێستا بڵێن بۆ لە پرۆژێکی وەکومە پرۆژێکی مەحدودە ساڵەکە بەس هەروایشە ینی بەڕاستی لەوێ ئەکادیمیەکان کە تەخەڕوجەکەنەوەیکی یشانی هەر لە فەند بۆ فەند دەژین ینی لەسەر فەند دەژین ئەم ساڵ 3 ساڵە پرۆژێکی 3 ساڵی 3 ساڵ لە سەرێژی دوای فەندێکی کە وەرەگیرێ لە 3 ساڵی کە لە سەرێژی 5 ساڵی کە ساڵێک لە سەرێژی ئیتر بۆ ینی گەرەوە نەبێ ئیسیدامەی ناکە تاعاان سەباسیەکەی مەسەلەکە بەدەر لە مالی سیفادەی تری هەیە بۆیە مهمە وەرەگیری بەس لەوەیە فرسەتێکیشە بۆ ئەوە ینی کە من خۆم گەڕامەوتم لە کاتێکا فەند تەقدیمەکەم بە حەقەت هەدەفمە يعني گەنجی تازە يعني گەنجی ئەوانی کە هیچ نەبێت لە شوێنی خۆمەوە بیان خەمە ئیش هەر لە شوێنی خۆمەوە بێت تۆزە فرسەت هیچ نەبێت فرسەتێکی ڕاهێنانی بۆ دروستەکەی هیچ نەبێت فرسەتێکی بۆ دروستەکەی خەتێ زیاکەی بۆ سیڤەکەی
هیچ نەبێ فرسەتێکی بۆ دیاکەی شتێکی کەمیش بێ بەس ئەوەنە ئەی کاناڵم تا فەند گەورەتر بێ فینەکە زیاترە ئەتوانی دروستیکەی. ئەمەی کە تا ئێستا باسم کرد ڕاستیەکەی من پێڵم ئەگەر گرانت مقارنەکەم بڵم شاخەسە هۆڵێکە و بەس بەشی باسی سەرەوەی شاخەسە هۆڵێکم بۆ کرد بێتن بە حەقەت ینی بە تێڕوانی من و ئێستا تەسەورەکەم خۆشتان قەناعەتکەن بۆ چونکە هەر هەمووی موقەتە تێمپۆرەریە وایە ئەسن ساڵێکە ئیش دروستەکە یا ساڵێکە ئەچێتە ڕانکینەوە ساڵێکە چێواکی تاوەنی ساڵێ 2 ساڵ 3 ساڵ 5 ساڵ وەنیە شتێکی وایە بەڵام ئێستا دوای ئەمە حەزەکەم باسی ئەم ژێرەتان بۆ بکەم سوودەکانی تری فەند کە زۆر قوڵترە و زۆر درێژخایەنترە لەوەی کە بە ساڵێ چەند ساڵێک ینێکی ینی تێمپۆرەری بێت ینی کاتی بێت بەڵکو سوودە درێژخایەنەکانی کە وەک وایە بناغە دروستکەی ژێرخان دروستکەی بۆ شوێنەی کە بۆی وەرەگری ینی ئەو شوێنی کە تایە ئەو فەندە دووەرگرتووە. یەکێک لەو سوودە باوە بڵم ژێرخان دروستکردنانە چییە؟ یەکەم دانان ئینتەرناشنڵ ڕەپیوتەیشنن کرێدەبڵەتی سومعەی نێودەوڵەتی و سیقەی نێودەوڵەتی لە هۆبس بووە بزانم بیرم نایە چ پرۆگرامێک بوو ئەو ساڵە هینێکیان ئەلانە کرد باسی فەندێک بوو بۆ ئاوارە و شتەکان تەبعاً جامیعەکانیش مەفتوح بوو بۆیان بۆ چکە بوو ڕاهێنان بوو بە ئاوارەکان ئاوارە سووریەکان وەنیە چوین بۆ هەولێر بۆی بزانین چی فەندەکە چییە و تەقدیم بکەین. ئاگام لێ بوو لە ناو قاعەکەیە یەک گلەی ئەوێ شەرحی کرد فەندیەوەی ئەوەنێ و یەک گلەی دروست بووە مووی لە ڕێکخراوەکانەوە ئێمە هەر تەقدیمەکەین هەر نایەتەوە ئەمەتی کەوتنە گلەی منیش طبعا لەبەرەوەی ئەزام فەند کۆمپیتیشنە ینی خۆی لە خۆیەوە ئەربۆی کێ دەرەچێ ینی بۆ هەموو دەرناچێ خیاڵم لای بوو ئەبێ یەکشێ وەریگرتی بێ خۆی تر مەجالی تیانێ شتەکە لە ناو عێراقا ینی مەحدودە ینی وێنێ بڵێ وڵاتێکی کەژیە ینی خۆرە بێ جیهەتێک کردبێتی لە ئەخیرا بەڵام پا بزانین بۆم جیهەتە ئەمانەی کە مەنگە تووشی ئیحباط بوون و ئەم جیهەتە لەوانەیە وەریگرێ دانەیەکی کەر قسەیەکە ئێرەڵی فەند دەهێنێتەوە لەبەر ئەم عیلاقی بەم ڕەپیوتەیشنەوە هەیە. طبعا معنای نییە شوێنێک تازە دەستی پێ کردووە ڕەپیوتەیشنی نییە بەس بە مەفهومەکەیەوەیە جاری مەجالە نەبوو خۆ بسەلمێنی هەتەیانیتە ینی ها قسەکە فکرەکە فرسەتەکەت بۆ دروست نەبووە. لە فەندا ئێستا بۆ شتان باسەکەم لە هاڵە ئینگلیزەڵەش شەبقە ینی بڵێ هاتی ئەو کەسە ینی لە مینزاری ئەو لایەنەوە چکە من مقەیمی نێودەوڵەتیشم لە مینزاریەوە بۆچی موهیمە سەیری چیەکەی بۆ ئەو سیقەیە ینی بەدوای چ معیارێ پێتەڵێم شوێنە ڕەپیوتەیشنی هەیە و سیقەی پێ بکەم یاننا لێرا چییە؟ طبعا مبالغەن ئەگەر بڵێم جامیعەی پۆلیتەکنیک بەهۆی ئەم فەندانەوە هاتووەتە سەر خەریتەی فەند و گرانتی نێودەوڵەتی چۆن؟ طبعا ئەمە هەر مبالغەش نییە بۆ نمونە دەستگای توێژینەوە و داهێنانەوەی باسم کرد بەس یەک پرۆگرامی 1.5 بلیۆنە بیرتانیەوەی تەزی لەمو پێش کە لە چی پێک هاتووە حەزەکەم لە هەر حەوت ئەنجومەنی توێژینەوەکە بەریتانیا چەندەکە بودجەکەی 7 بلیۆنە بودجەی کولیەکەی 7 بلیۆنە کە چی کۆکەرەوەی هەر بڵین کاونسڵەکە 7 کاونسڵ و 2 دەستگای توێژینەوەی بەریتانیا کە بڵین کاونسڵای ئەنجومەنەکانی سا چۆن خۆمان وەزارەتی خوێنی باڵە ئەنجومەنی هینی داناوە هی توێژینەوە و گرانت و شتێکی وایە دایناوە طبعا بەریتانیا وەکو حکوومەت ئەنجومەنی هەیە ئەوانەی کە لایەنی ئینسانی علومی طبیعی هەمووی کەوەی فەندە گەورەکانەیە ها زەبەلاحەکانەیەن چکەوەی حکوومەتە پارێ حکوومەت وەرەگرێ کۆکەرەوەی ئەوانە UK Research and Innovation بڵین ئەڵێ عادەی هەیکەلەیەک بوو کە داناوتیان با هەمووی لە یەک داناکۆ بێتەوە لە جیاتی ئەنجومەنانە بەجیاجیاوێ لە یەک یاناکۆ بێتەوە کە ناوی UK Research and Innovation ئەگەر سەیری داتابیسەکەی بکەی ینی بڵین بچیتە وێبسایتەکە و چی سەیری داتابیسەکەی بە دوای چی ئابگەڕی بە دوای هەڵسەنگێنەری نێودەوڵەتی فەند چییە ینی تۆی قەرار ینی ئەو کە هەڵسەنگێنانە و کەسانن کە دەوریانەیە لەوەی کەسێک تەقدیمی پرۆژێکی تەبعاً پرۆژەکانیان لە ملیۆنەوە دەست پێەکە ینی بڵین فەندەکە لە ملیۆنەوە بەرەو سەروە کە لە ملیۆن بڵین زۆربەی ینی فەندە گەورەکانیان یەکێک لەو شتانەی کە بڵین هینی احتیمامی پێ ناڵم نەموت پرۆگرامی GCRF Global Challenge Research Fund ئەوەی تەحەداکانی عالەمەوەی فەندەکەی 1.5 بلیۆنە نەموت داواکا بێ هاوبەشە هەبێ لە وڵاتی ئەوەی دەخلیان وەسەتەیە کەمە لەبەرەوەی هاتوونکیانە چیتانە کەواتە مقەیمیشمانەوێ لەوانەوە مقەیمێک کە خبرەی هەبێت لەوانەوەمانەوێت داخڵ بێ بووی ڕێی ئەوانیشی تیابێ هاتن هینیان دروست کرد لەگەڵ دروستکردنی UK Research and Innovation دوای بەدوای هەڵسەنگێنەرە ئاگەڕان یەکەم مەرحەلەیان حتا ئێستا ئەزمەیە لە عێراقا ینی بەخۆمیاوە ینی هاوکاریمانکە چی بکەین وڵا بێ لای بن مەجموعەی شڕودەی لای بن ناتوانیەوەی تەطبیقی کردو لەو لالە لاش تەطبیقی حتا وتیان ینی هین ئەکەین ئینشەڵا ئاگادارتانەکەمەوە کە شروطەکانیان لابر کە بۆی بتوانێت خەڵکی خۆمان زیاتر بچێتە ناویەوە چونکە چۆنی دەستی پێ کرد
ئەگەر سێری خەریتەکان ئەم خەریتەی بین نەم شینانە نازانمەگە لای جەنابتان وازە بێ ئەم کاڵە ڕەساسیانە وایەوەی کە هیچ هینیان نییە مقەیمیان نییە لە وڵاتانەوە تاعن مقەیم و کەسێ تۆ قەرارەی ئەم فەندە بچێ بۆ ئەم شوێنەیان نەچێ مەسەن دە پرۆپۆزڵ هاتوتە بەردەستت تۆڵی بڕوا بۆی نەڕوا بۆی تەقیمی خۆتەکەی وەکو هین وایە گۆڤارە کە گۆڤاری زانستی پەیپەرێکی بۆ نێری تۆ لەیە قەرارەی لە یا ئەو لەو ڕۆڵە حەساسەیە لە عێراقا خۆشبەختانە شوێنێکمان هەیە تایەتیمە بەسم لە وێسەیەکی شینەکان ئەگەر جەنابتان تێبینیکەن لە کەنەدا هەیە لە ئەمریکا هەیە لە باشووری ئەمریکا لەو شوێنانی تر هەر وڵاتی لە میسرا هەیە لە ئەردەنا هەیە بەس لەیتر لە عەرەبیەکان لە هیچی کیانێ لە تورکیا هەیە بە پێی ڕەنی کاڵی تۆخەکە معنەی وایە چەند عەدەدی هەیە جەنابتان ئەگەر تەمەن لێرە وازح نییە بەس ئەگەر سەیکەن عێراق ڕەنی هەیە یعنی معنەی وایە عێراق لە داتابەیسی UKRI مقەیمی نێودەوڵەتی هەیە ئەگەر بگەڕێی طبعا خۆشبەختانە ینی بە سوپاس بۆ خوا ینی بڵین و خۆشبەختانە ناوی هەر جامعی پۆلیتەکنیکە و هەر تەنها ناوی منیتیایە لە ناو داتابەیسەکەیە بەس ئێستا من ئەمەتان بۆ باساکەم بەڕاستی ئەزان نەمە چۆن دروست بۆم فرسەتە عیلاقەی بە سەوابقمەوە بوو لە فەندا سەیری یەکەم ئیمێلکەن کە بۆم هاو داوەت کران بۆی ببم بە ئەندام خۆیانی ساڵیان طبعا پێوە کردم ئەوە ئیمێلی یەکەم داوەتیان بۆڵێ چی invitation to join GCRF International Peer Review College طبعا وای پێوتێ کۆلێجکە و کولیەکیان دروست کردێ بۆ ڕڤیۆرەکان لێرە جەنابتان سەرنجتان ڕاکێشی مەڵێکی ئەڵێ as you have already been involved in GCRF projects and have an understanding of UK research landscape ئەڵێ لە بەرەوەی پێشتر involve بووی لە پرۆژەی ئێمەیە و خبرەت هەیە لەوە ئێمە دعوت دەکەین بۆی ببی بە ئەندام تر طبعا خۆت تەقدیم تەکرد و ئاڕازیم و تەقدیم تەکرد و وەرەگیرا لەوە مەبەستەکەم لە چی بوو بەهۆی چی ئەو فرسەتە دروست بوو ئەو کەڵم ئینتەرناشنال کۆنێ بەهۆی سەوابق فەندی سابق خۆیان بۆ ئیتیساڵیان پێوە جاناڵم وتیان ئەم جارە حتا کە لە مانی دوو لە تایلاند داوت بووتیان یعنی جا ئەهاڵێ بچووکە بیتەوە لەیە کاتە سەرتیان ئەم وڵاتانە بڵێنها ئەم وڵاتانە طبعا معنەی وایە توێژەرەکانیان ئاکتیڤە لە بواری پابلیکیشن و ئاکتیڤە وتیان بەس ئەم وڵاتانە هەموو یەکی یەکدانەمان هەیە جا بۆ نەکبەتی لەو جەماعەتی یەکەکانە بەس وەرزان من یایەکێکی کەش بووین تیا بووینە دوکان بچووک بووینەوە ینی قسەکەم لە چیا بوو لە لایەکەوە کۆڵە بە حەقت لەو نوعشتانەیە دایماڵەمە لەو نوعشتانەیە فەخری پێوەکەی لەبەرەوەی بڵین پیشانی نایە لە نەتیجەی منافەسەیەکی زۆرەوە تۆ ینی هین نییە عیلاقی بۆ نییە لەبەرەوەی باشە عیلاقی بۆیە وڵاتەکە و چالاک نییە ینی بەسەکەم بەس بۆی جەنابتان فکرەیەکتان هەبێ لەسەری ئەگەر ها باسی ئینتەرناشنال کۆنێکشن و عیلاقاتی نێودەوڵەتی و سومعەی نێودەوڵەتی و هینم کرد وایە وتم باشە فەند بۆ ئەوە هەر بۆ تێبینی جەنابتان جامعەی UCL کە سێهەم جامعەیە لە بەریتانیا لە دوای ئۆکسفۆرد و کامبرێجەوە سێهەم جامعەیە لە ئاستی بەرسا لە ئاستی عالەما 15مینە طبعا هەر لە 15 ینی لە 15یەکە زۆری بە ئەمریکین ئیتر لە سێ بەریتانیەکە ئۆکسفۆرد و کامبرێج و UCL تایە حەزەکەم سێریکەن جەنابتان چیتیە لە چەند شوێنێکیانە لە وێبسایتەکەیان ناوکو چۆنە لە ڕێگولەرلی بە شێوەیەکی هاڵە منتەزەم ئێمە دەرەکەوین ناوی جامعەی پۆلیتەکنیک یەکێک لەو شتانە کە چیتە سەرەوەی ڤیزیتین سکۆلەرشیپەکانیان ئەوانەی کەسانی کە باحثی سەردان کرد سێریکەن جەنابتان ناوی جامعەی چۆتە خەریتە ینی کەڵم چۆتە خەریتە بە ینیاڵە بۆیە ئەڵم بە مبالەغە نییە سێکی ناوی جامعەی ئێمەی تایە لەگەڵ ئەو شوێنانی تر لە مووسڵ تایەتی لەگەڵ لە بەغاو تر دوای لە تورکیا چکە خۆی ئەو سکۆلەرشیپە خاص بەس بۆ ئەو منتیقەیەشە بڵین سووریا تورکیا ئێران عێراق یعنی بەسم لەوەی سێرەکی لەوەیە ناوی جامعەی پۆلیتەکنیک هەیە و خراوەتە سەری لە شوێنێکی ترا کە باسی فەندەکانەکە وەکو لەم پرۆژەی فەندی CHN حەزەکەم جەنابتان تێبینیکەن طبعا چەند شوێنێکی تایە چکە ناڵم ئەو فەندی نهڕین خاصە بۆ عێراق بیزاد ئەوەیان تورکیا ئەوەشی تیانە جامعەی مووسڵی تایە هەولێری تایە هەولێر جامعەی کوردستان لە هەولێر جامعەی خۆمان جامعەی بابل جامعەی دیوانی سەیریکەن ئەوانەی کە پرتەقاڵێ بەس دوو دانەشینە کە گرانتی گەورەیان وەرگرتووە لە ماوەی 2 ساڵی پێشوو کە فەندی نهڕین بۆ بەس جامعەی پۆلیتەکنیک لەگەڵ جامعەی بابل جامعەی بابلیش بەڕێوەبەرە ئەساسیەکە ئینگلیزە جامعەی لسترە بەس خۆمانین یعنی ئێمە بەڕێوەبەرەکەین یعنی ئێستا لە پرۆژەی CHN جامعەی پۆلیتەکنیک ئەساسیەکەی بۆیە پارەکان تەحویل بۆ ئێماکەن لەوەی کە نێرێ بۆ لستەری نێرێ بۆ بابل بەس بۆی جەنابتانی ئێمە نووسەری سەرەکی بوون ئێمە ئیشەکەمان کە تایە کردووە لەو لایەنەوە سێرەکی لە پیجی زانکۆی UCL باسمان پێکرا وەکو فەندێک کە ئەو کۆڵە سومعەیەک دروستەکە کە ئەمە سیقە بۆ فەندەری کە دروستەکە معنەی وایە ئەنجا دوای بۆتان باسەکەم ئەم سوودی چییە بەڕاستی بەس مەبەستم چییە تایە لە گران تا دەرکەوتین ئەمە بەدەر لەو دیعایە خۆڕایی دایمە بۆمانەکەن هەر چ شتێک ئێستا بەمەشەوە ئەمڕۆ هەموو تانەچنەوە ناو تویتی ینی فترەیەکی کەسێکەن ڕێتویتەکەین هەر شتێک تویتەکەین چالاکی CHN بێ پرۆژەی تۆڕی تەلەپوری کلتوری بێ لە تویتەرەکەمانە تویتەکرێ لە تویتەری نەهرین کە سەر بە جانکۆ UCL تویتەکرێتەوە
طبعا يتر بانواع واشكال همو جارك يكتب دايق مجموعه كس فولو معنا كان كهر همو سيك يا تويجرا يا باحث بليني ما مصطايا هي زانكو كاني بريطانيا يتر جامعاني تر كسيقان بيتي يعني همو جاري سيقه دروستكين كاواكري طبعا ودي على خوراني بمعنى كان همو تشالاكيك ما نال متوهر ايري وقاعيه كليرا لماني تشاربو يا ماني بينجابو وركشوب هي كمان بو اعلان كريتو هر همو مان بو تويتر كانوا هر همو تويتر كانيش بشي وصف معنا كان اكسلنت لعظمته لقوته وبقوته هيتر اكسلن هوست يعني براسي بسباس لو جامعي بوليتكنيك يعني كسبورتي كردوك اوليا يعني بزاينا شي همو جاري كيشوان شي اكنوان باسي اكنوكا پرۆژەکە بەباشیەکەین پرۆژەکە بەواکەین زۆر پیان خۆشە چالاکیەکانمان ینی ئەکەین لە کاتی خۆیان ئەسڵ ئێمە زیاترمان کردووە لە ئەوەی کە حتا لە ئەپلیکیشنەکەیان نووسیوانە زۆر خۆشحاڵن هەموو شتەکانمان بە ئەنواع ینی منەڵم تەنانەت لەو فترەی پێشەوە باس هینی ئێعلانی خۆبەخشمان کرد ئێعلانی خۆبەخشەکەشیان بۆ هین کردینەوە تویت کردینەوە بەڕاستی ئەگەر ئەمە هیچ نەبێت سیقە پەیاکەی يعني شو كمؤسساتي ترى يعني ورا يو سي ال وصفيك يعني والله يعني تو يو سي ال بيبل اكسلنت بحقد يعني يعني واقعي بنقصيك معني لكردي الله كواب خو كراس اوكي بس براستي يعني يو سي ال وصفك زور فرق لقالو تو خو وصفي خوك يا كي محلي وصفك شو يعني هيش دروزنا كي سيقي وشينا دروستكي ببردوامي حتى اخر شالاكي مان ورك شوبك كلسر خليك مان هي ولا سر نسيني جرانتو هر يكم روش جاري هيك طبعا هو بينن خو ماني دي سي اتش نما بلام ئەگەر جەنابتان تێبینی کەن ڕیتویت کراوەوە لەلایەن نەهرەینەوە هەموو چالاکیەکانمان برۆدکاست دەکەنەوە باسیەکەنەوە کە چالاکیمان کردووە.